ئێمە وەک کۆمیتەی ئازادی ئۆجەلان لە سۆنگەی هەستکردن بە ئەرک و بەرپرسیارەتی بەرامبەر بە ئازادکردنی میرمەندی گەلی کورد بەڕێز ئۆجەلان و بەرامبەر بە شکاندنی گۆشەگیری زیندانی ئیمڕاڵی خۆمان بە ئەرکدار و بەرپرسیار دەزانین. بۆیە چکە دەزانین کە ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوینەوە بە تایبەتی باشووری کوردستان لە ڕۆژێکی زۆر ئاڵۆز و دژواردایە. پێم وایە بە ئازادکردنی بەڕێز ئۆجەلان کلیلی چارەسەری بۆ ناوچەکە دەدۆزرێتەوە و هاوکێشەی سیاسی لە بەرژەوەندی گەلی کورد دەشکێتەوە. بۆیە داوا لە گەلی کورد دەکەین لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەرەوە لە ناوەوەی وڵات کە چالاکیەکانیان پێش بخەن و بە هەموو شێوەیەک خۆپشاندان و کار و چالاکی مەدەنیانە پێش بخەن و بۆ ئەوەی بتوانین کە ئەم گۆشەگیریە سەر بەڕێز ئۆجەلان لا ببرێت و پاڵپشتیەک بۆ ئەو بانگەوازەی کە بارێزەرانی بەڕێز ئۆجەلان کە داوایان کردووە کە ئێمە بتوانین لێرەوە لە هەموو لایەکەوە بتوانین پاڵپشتی و هاوکاری ئەو بانگەوازەی پارێزەری بەڕێز ئۆجەلان بکەین. لە ئێستادا پارێزەرانی میرمەندی سەدا بەڕێز ئۆجەلان داواکاریەکیان پێشکەش کردووە کە بە زووترین کات گۆشەگیری زیندانی ئیمڕاڵی بشکێنرێت و ئەوە داوا لە هەموو گەلی کورد دەکات کە کار و چالاکیەکانیان پێش بخەن و بۆی بتوانن ئەم گۆشەگیریە بشکێن و بە زووترین کات بتوانین میرمەندی گەلی کورد بەڕێز ئۆجەلان ئازاد بکەین. بۆیە ئێمە دووبارەی دەکەین بە ناوی کۆمیتەی ئازادی ئۆجەلان ئێمە بە هەموو شێوەیەک هاوکار و پاڵپشتی ئەو بانگەوازەی پارێزەری بەڕێز ئۆجەلانی. ئێمە پێمان وایە کە کلیلی چارەسەری بۆ ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی و بە تایبەتی بۆ باشووری کوردستان بیرۆکە و فەلسەفەکانی بەڕێز ئۆجەلانن. بۆیە ئێمە پێمان وایە بە ئازادکردنی بەڕێز ئۆجەلان بە دیدارێکی بەڕێز ئۆجەلان هاوکێشەی سیاسی لە بەرژەوەندی گەلی کورد دەشکێتەوە. بۆیە داواکارم لێرەوە دووبارە سێباری دەکەمەوە کە بە هەموو شێوەیەک بتوانین کار و چالاکیەکەمان پێشخن